مالباتن عرب بگهیجن میکانیزمکش بوکو پشمرگین دیل بین بردان. نونره مالباتن پشمرگین دیل ده صدا عشدا گازنین خوال هلوستا ده صلاة هرما کردستانت که کو و که پیویست حول آزاد کرنا پشمرگیان نداره. ئێمە بەداخەوە با بڵێن ئایا ئەو کە تەسویرەی هەموو کەسێکە بینوێتی بە چاوی خۆی ئێمە چاوەڕێی چی بکەین چاوەڕێی چی بکەین پشتڕاست بکرێتەوە ئایا کە سەری کوڕەکانمان بە چاوی خۆمانە بینین لێکرێتەوە ئیتر من چاوەڕی چ پەیامێ بکەم چاوەڕی چ هەواڵێ بکەم لە سەرۆکایەتی هەرێمەوە سەرۆکایەتی هەرێم ئەوم بۆ نەکا پشتڕاستی ئەوم بۆ بکاتەوە ڕاستە درۆیە سەرۆکایەتی هەرێم وەکو ئاگاتان لێیە ئەو کافرە ئەو دڕندەیە بە کوردیەکە هاوارەکە ئێوە ڕزگاربوونیان پێشمەرگانە بە دەستی سەرۆکی هەرێمە بە دەستی قیادی کوردیە ئایا هەڵوێستی قیادی کوردی تا ئیستا تاکو ئیستا ئەوە حەوت بە سێ دەدیلمان سەر بڕاوە بە ئاشکرا بێجگە لەوانیکەوە بە فیشەک ڕەمی کراون تا ئێستا هەڵوێستی حکوومەتی ئێمە چی بووە وەزارەتی پێشمەرگە ئێمە دێن لە دەرگاکە دێن لە جاتیەوەی وەزیری پێشمەرگە بێ لە دەرگاکە مامداوە سەرمان بکاتەوە زۆر بەداخەوە تاکو ئێستا یەک کەسێ نەهاتووە کەوا لە پێشەو دەرگاین کە بڵێ ئێوە چین و بۆچی هاتوونە بەڵام بە پەیوەندیەکی تەلەفۆنی پەیوەندیم بە جەنابی وەزیری پێشمەرگەوە کردووە جەنابی وەزیری پێشمەرگە ئەمڕۆ لە دەرەوەی هەولێر بووە و وەکو خۆی ئاماژە بەوە کردکەوە ناتوانێت بگاتەوە کاتە بەلای ئێمە بەڵام ئێمە کێشەکەمانەوە نییە چاوپێکەوتنێک و دووقسەکردن ئێمە ئەمڕۆ هاتوین هەواڵێکمانەوێ ئێمە لە ڕێی مەکتەب سیاسیەوە بەرخێمان بۆ جەنابی سەرۆک نردووە کە چای پێمان بکەوێ بەڵام تا ئێستا وەڵام نەگەڕاوەتەوە ئەمانەوێ مەسیری و قورآنەمان بزانین ئێمە بۆیە ئاگدار بن بۆی قیادی کوردی و هەموو خەڵک بزانێ ئێمە کوڕەکانمان پێشمەرگەیە خۆمان پێشمەرگەین ئامادەین لە پێناویم خاکە خۆمان دانێ بەڵام نابە و شێوەیە کوڕەکانمان حەلی ڕزگاربوونیان هەبێت دەربازبوونیان هەبێت لەژێر دەستی ئەو زاڵمانە کەوە هیچ هەڵوێستێ نەبێت لە حکوومەتی خۆمان